تیمە جیاوازەکان بۆ ناساندنی کاندیدەکەی کۆمەڵی دادگەری لا بازنەیسەی خۆرئاوای هەولێر بەردەوامی هەیە و لە بەشێکی تر لە شەقام و گەڕەکەکانی سنوورەکە هەڵمەتی بانگەشە بەڕێوەچوو. بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەریش جەخت دەکاتەوە کە هەڵمەتێکی بانگەشەی شارستانیانە بەڕێوە دەبن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانی کۆمەڵیش دەڵێت کاندیدانی کۆمەڵ شایستەن تاکو دەنگیان پێ بدرێت بۆ ئەوەی بە لێهاتووی و خەمخۆریان شەڕی سندنی مافی هاوڵاتیان بکەن. بە شێوەیەکی مەیدانی پەیوەندی بە دەنگدەرانەوە بکەین و لە ڕێگای بازاڕەکانەوە و هەروەها تیمی دەرگا بە دەرگاکانمان و لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنیشەوە تەکید لە خەڵک دەکەینەوە کەوا پاڵپشتی ئێمە بن بۆ سەرخستنی کاندیدانمان کە کاندیدەکانی ئێمە کاندیدی دەست بە دەستنوێژ و ڕوو لە خوان بۆ ئەوەی کە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی هەولێر بکەن کە خەڵکی هەولێر بە خەڵکەشی دیندار و خواناس مەشهورە. خۆشحاڵم کە لەگەڵ ئەو تیمە بەڕێزە دەستمان کرد بە بانگەشەی ماڵ بە ماڵ دەرگ بە دەرگ بۆ خوشتی گەورەمان با بڵێن کچی پێشەوامان کچی مامۆسای مەرحوم کە خۆمان قرداری مامۆسا و بنەماڵەکەیانین وەکو وەفایەک هەم بۆ بنەماڵەکە و هەم بۆ جەنابیان و هەروەها دایکی مەجازی بێ باوکانیش ئەو ئافرەتەیکەوە شەو ڕۆژ لە خزمەت منداڵی بێ باوک بووە ئەو ڕۆکە بە وازبی خۆم زانی گوتیشان مەیە بەڵام حەقم بە خۆم نەدا کە لە ماڵدانیشمەوە بە ڕێزانەش لەو دەڤەرە بسوڕێنەوە بە سوپاسەوە دەیڵێم کۆمەڵی دادگەری تا ئێستا لە هیچ برگەیەک لە هیچ بڕیارێک لە هیچ یاداشتێک لە هیچ پرۆژەیەک نەیگوتووە ئەوە تکایە یان مەیکەن یان مەچن دەستی ئێمە واڵا کردووە هەر پرۆژەیەک هەبێ ئێمە نەک تێداین بگرە لە پێشەوەین. لای خۆشیەوە کاندیدەکەی کۆمەڵ دەڵێت ئێمە متمانەمان بە خۆمان هەیە کە لە ئەستاوەکاریەکانی هاوڵاتیان دابین وەک هەمیشە لە سەنگەری هاوڵاتیانی مافخراو دابووین. بەڵێ نەدەین کە دەنگەکانیان بکەینە هێزێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەم و گەندەڵی و ناحەقی و ئەبینە خزمەت گوزارێکی باشی هاوڵاتیانمان هەوڵ بۆ چەسپاندنی دادگەری و نەهێشتنی نەهامەتی و خزمەت بە هەژاران و نەداران و هەتیوان و کار ئەەکەین بۆ چەسپاندنی مافی هاوڵاتی بوون. کاندیدەکانی کۆمەڵ خاوەن مێژوویەکی پرشانازی و خزمەتکردنن کە لە هەر پۆستێکدا بووبن سەلماندویانە نەفشار دەیان خەڵەتێنێ و نەترس و تۆقاندنیش دەیان خریسکێنێ بەڵکو تافشارەکانی سەریان زیاتر بێت ئەمانیش زۆرتر و سوورتر پێ لەسەر مەبدە و بڕوا و باوەڕەکانیان دادەگرن و دەست لە خزمەتکردنی هاوڵاتیان هەڵناگرن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.